ما لە دوینێ سعات هەشتەوە هەتا سعات ساری ئێوارە لێرە بوون هەویەکانمان وەرگرت و هەویەکانمان تەسمی لە خەڵش کردەوە ئەوڕۆ لە سعات هەشتی بەیانی هەتاوەکو ئێستا دێ نایە خەڵک لێرە هەویەیدا ناد وەریەگرتەوە چۆ ڕوانزێ هەیە نییە دێ نایە ئەو خەڵکە خانەنیشە کە سوکاری شەهیدیان نەخۆشە پیرەژنە پیرەمێردا بەو ڕەمەزانەی گوناح خوا قبول ناکە حەقا ئیدارەی سۆران سەرپەرشتیاری ئیدارەی سۆران فکر لەو خەڵکەی بکاتەوە ئێستا باران باو خەڵکە لە چەندە ڕاوەستا بە خەڵک احتاجە خەڵک پێویستە خەڵک زەرورە لە دوونێەوە نۆرە ژیرە لە دوێنێوە نۆرە ژیراوە ئەر ئەو ڕۆسبەی ئەو ڕۆسبەی معنای نییە ئەوەی جیهان لە بەیانیەوە ئیشەکە و موچەی خۆیدا ئەهلی عراقی هەموو یەک چاوەیە لێرە یەک بانقە ئەو هەموو خەڵکان هێنایتە ئەهلی عراقی چ معقول نییە حەقە فکر لەو خەڵکەی بکەنەوە خەڵک خزمەتی کردیا پاش خزمەتکردنەکی زۆر تەقاعود بووە هەوڕۆ لێرە بێ پیرەژنێک پیرەمێردێک بکەوی ئیلاک بی ماندی بی لۆ 200 هزاری آخر ئەوە کەنجی ڕێز لێنانە کەنجی ئەوە حەقە حەق نییە قەڵە باڵغێکی زۆر حەقە حکومەت چەند بانقی دیاهلی عراقی لە چەند زەیدی بکات و خەڵک لە چۆمان لۆ بێتێرە لە منتقەی باڵەکات و دۆڵی ڕستێ و ناحیەی سمیلان و سیدەکان و شوێنانە زیاتر لە گوندەکان دێن لە ناحیەکان دێن لۆ ئێرانە حەق نییە یعنی ئەو خەڵکە لەو دوورەی بێت ئێران حەقە فکر لە ژیانی خەڵکی بکەنەوە